خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم يوم القيامة نادى مناد من عمل عملا لغير الله فليطلب ثوابه ممن عمل له. پنا بخوا زۆر ترسناکە لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر ئەو کاتەی کە نازانی بۆ کوێ دەڕۆی، ئەو کاتەی نازانی لە محاسبەی خوادا چیت بەسەرا دێ، نازانی بەدەستی ڕاست یا بەدەستی چەپت کردەوەکانت وەردەگری، نازانی بەسەر پردی سڕاتە تێ ئەپەڕی یا تێ ئەچیت. لەو کاتەدا هەموو خەڵکی لە ساحەی مەحشەرە بانگەواز کارێک بانگەواز دەکات، دەڵێت هەر کەسێک چاکەی کردووە ئەوەی عیبادەتە کردوویەتی بۆ غەیری خوا، ئەوەی کە عیبادەتی کردووە بۆ غەیری خوا با بڕوات داوای پاداشتی ئەو عیبادەتە لە غەیری خوا بکات. نوێژت کردووە بۆ خوا، پاداشت لای خوایە. بۆ ئەوە کردوتە خەڵکی بتبینێ، پاداشت بڕۆ لای خەڵکی وەرگرێ. خەڵ پاداشتی چی؟ خەڵ چاوەڕ، خەڵکیش وەک تۆ داماوە. ئەوەی کە من و تۆ ڕیامان بۆ کردووە لە ئێمە داماوتر و احتیاجترە. بۆیە زۆر مشکلەیە، بەڕاستی کارەساتە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسانی کە پێش هەموو کەسێ ئاگری جەهەنەمیان پێخۆش دەکرێ، یەکێک لەوانە کەسێک کە قورئانی خوێندووە. لە ڕیوایەتەکە فەرمی یەکێکە عیلم فێر بووە، یەکێکە خێر و سەدەقەی کردووە. بەڵام خوای گەورە پێی دەفەرمێ فڵان کەس چیت بەو عیلمە کرد، چی بەو قورئانە کرد کە دەزانی؟ دەڵێ قورئانەکەم خوێندەوە، خوای گیان عیلمەکەم گەیاند. خوای گەورە دەفەرمێ درۆت کرد، قورئانت خوێند بۆی بڵێن قورئان خوێنە و دەنگی خۆشە. پەنا بە خوای گەورە عیلمت خوێند بۆی بڵێن عالم و زانا و دانایە. پێشیان وتی بە ئاواتی خۆت گەیشتی، ئاواتت ئەوە بوو خەڵکی مەدحتکا پێی گەیشتی و دەی بۆ جەهەنەم لەسەر دەموچاوی ڕایکێشن. پەنا بە خوای گەورە. بۆی ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوا لێ بێ کاتێم حەدیسەی باس کرد 3 جار بورایەوە کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. والله ئەگەر خوای گەورە ڕەحمان پێ نەکا لە قیامەت هەموومان فەزحەکە، هەموومان فەزح بین. دەی بڕۆ لە بۆ کی عومرەت کردووە، بڕۆ پاداشتی عومرەکەت وەرگرە. بۆ کی حەجت کردووە؟ بۆ ڕیایە بۆ خوا؟ ئەگەر بۆ خوا بێ پاداشت لای خوایە. ئەگەر بۆ ناودەرکردن کردبێتت، خەڵکی وەها چۆ بۆ حەج و عومرە، وەڵڵی بەگوێی خۆم گوێم لێ وتیتی بۆیە ئەچم بۆی سیقە پەیاکەم بۆ معامەلەکەم، کەسابەتەکەم سیقە پەیاکەم، بۆیە حەج و عومرەکەم. الله ئەکبەر. دەپێت وترا حاجی فڵان کەس لە ڕۆژی قیامەتە خوا لەسەر دەموچاو ڕات ئەکێشێ بۆ ناو جەهەنەم ئەگەر تۆبەی لێ نەکەی. بۆیە کارەکانتان بۆ خوا ئەنجام بدەن.